سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن دیارە بەهۆی کاریگەری ئەو شەپۆلە باران بارینە بە خوڕێکەوە لە دوو ڕۆژی ڕابردوو ڕووی لە هەرێمی کوردستان کرد بە تایبەتی لە سنووری قەزاکانی سۆران و چۆمان و ڕەواندز بەو هۆیەوە بۆ دروستبوونی لافاوێکی بەهێز لە ناوچە شاخاویەکاندا و هاوڵاتیانێکی زۆر زەرمەند بوون. من ئەمەوێ ئاماژە بە بەشێک لەو زانیاریانە بکەمکەوە زەرەر و زیان بە هاوڵاتیان کەوتون لەم ناوچانە. سەرەتا لە ناحیەی سیدەکان دیارە بەهۆی ئەم لافاوە بەهێزەی هاتبوو سێپر لە ناوچەکە ڕووخابوون کەوا حەوت گوند بەهۆیەوە پەچی هاتوچۆیان کەوتووە و ئاو و کارەبایان بە تەواوەتی پسراوە، هەروەها دە باخچە و ڕەز زەرەر و زیانیان پێگەیشت بوو لە ناحیەی سیدەکان. هەروەها لە ناحیەی حاجی ئۆمەرانی سەر بە قەزای چۆمان دیارە ئاو چوو بۆ ناو حەوت ماڵ و سێ باخچە زەرەر و زیانیان پێکەوت بوو و دوو ئۆتۆمبیل لەو ناوچەیە بڵێ ئاو لەگەڵ خۆی بردبوو. هەروەها لە سنووری قەزای ڕەواندوزیش لە ناحیەی وەرتە دیارە لافاوی گرتوتەوە. من ئێستا لە گوندی سەرنەوسی سەر بە ناحیەی وەرتم لە قەزای ڕەواندوز دیارەکەوە ئێستا لەم گوندە زیاتر لە 6 ماڵە بێتن ئاو بە تەواوەتی چۆتە نێو ماڵەکان و هاوڵاتیان هیچ شتێکیان دەرباز نەبووە، زەرەر و زیانی زۆر بەر هاوڵاتیان کەوتووە لەم گوندەی وەکووە بینیک لە ئێستاداکەوە من لە یەکێک لە ماڵەکانم تەنانەت لە کاتی نان خواردن بوونە لە بانجی مەغریب وەکو ئەگەر کامێرمانەکەم هاوکارم بێتن پیشانی بداتن لە کاتی نان خواردنی مەغریب بوونە کاتێک کە لافاو هاتووە تەنیا فریای خۆیان کەوتونە کەوا خۆیان و ماڵ و منداڵیان دەرباز بکەن. لافاوەکە ئەوەندە بەهێز بووە کەوا هاوڵاتیان هیچ شتێکیان بۆ دەرباز نەبووە و زەرەر و زیان زۆر بەر ماڵ و حاڵیان کەوتووە و زەرەر بەر ئاژەڵ و پەلەوەرەکانیان کەوتووە. بۆیە تاوەکو ئێستاش کەوا ئێمە لێرەینە لەم گوندەی تاوەکو ئێستا هیچ تیمێکی فریاگوزاری هیچ تیمێکی حکوومەت نەهاتوونەتە ئێرە فریای هاوڵاتیان بکەن ماڵەکانیان بۆ پاککەنەوە. تەنانەت هاوڵاتیانی ئێرە بۆ نانی نیوەڕۆ هیچ شتێکیان نییەکەوە بۆ خۆیان تەنانەت بۆ خۆیان ئامادەی بکەن. هاوڵاتیانێکی زۆرن لەم ناوچەیە لە دۆڵی خانەقا هەروەها لە دۆڵی باڵەیان هاوڵاتیان بڵین لافاو چۆتە ماڵیان وەکو ئاماژەی پێدەن هاوڵاتیانی ئێرانە کە ئافرەتی بەتەمەن هەبوو پیاوی بەتەمەن هەبوو باسییان لەوەی ئەکردکەوە تەمەنی 50 ساڵە ئەو تاوەکو ئێستا شتێکی ئاوای نەبینیوە بۆ یەکەم جارەکەەوە لافاوی لەو زۆرە ڕووبدا. من بۆ زانیاری زیاتر ئەسمە لای خاوەن ماڵەکە ئەو خۆی بۆم باس لە ڕوودانی لافاوەکە بکاتن. سڵاوت لێبێتن ئەگەر بۆم بجێڕێتەوە لافاوەکە چ کاتێک بوو چۆن ڕوویدا زەرەر و زیانەکانتان چی بوو؟ سڵاو لە تۆش بێ پێشەکی بە خەیراتتان دەکەم. وەڵی ڕووداوەکە ئێوارە بوو لە سەنانی بووین هەرەوەندە پێڕاگەیشتە مامەستا ئازاد هات گوتی براژن هەستن لافاو هات. ئەمەش ماڵ منداڵەکەمان سوپاری سیارە کرد منداڵەچکەمەندامان هەیە تا ئەومان سوپار کرد ئیتر بێک حاڵ دەرچوین لافاوەکەمان لە دوومە بوو ئەمە بە سیارەی بووین ئیتر لە خۆی بە زیادی بێ دەرچوین منداڵەکەمان دەرچماندین ئێستاشکە هاتینەوە ماڵ و حاڵەکانمان ئەوای لێ هاتووە. تاوەکو ئێستا هیچ تیمێکی حکوومەت فریاتان کەوتووە؟ ئێستا یەک بە شەریان نەهاتە تەنانەت با نەهات بایەتی بۆ ئێمە هینا با چاومان لە دەفتەر دۆلاری نەبۆی هینابینە بەس تەنانەت بە ئەوەندە هات بابی گوت بە سەلامەتیە چاکە ماڵ و منداڵەکەتان دەرچووە. ئێستا گەهات با و پێش دەنگدانێ با قەنەحەتکەی هیچ نەمابوونەیکەن بەس ئێستا ئیشیان بە حالەمێ نەمایە وەڵاهی بەسمان دیبوونیان لێ نەکردین ئێستاش ئەو تەماڵ و حاڵەکەمان ئیوەیری هاتیە. چ داواکاریەکتان هەیە؟ داواکاری جاما داواکار پێتواگە بکەین لەوان ئێستا هەمووشتمان بۆ جێبەجێ بکەن وەڵا هەر ئاوڕەکمان لێ دەنەوە هەر تەنانەت بڵێن سەلامەتێ دەنا. وەک لە ماڵی ئێوە دیارە لە سەرنانی مەغریب بوونە کاتێک کە لافاو هاتووە چۆن بوو چۆن خۆتان و ماڵ و منداڵتان دەدا؟ هەر بە هیچ ڕانەگەیشتین تەنانەت سفرەکەی ئێوارێ نەشتە هەرا لە گۆڕەیە گار دیقەتت لێکردبی هەر بەس ئەوەندە پێڕاگەیشتین منداڵەکان سوپاری سیارەکردن و هەڵاتین دەرکە و شتەکەن داخست و ڕۆیشتین بەس هەموو دەرکەوبانەکەی شکاندینە لافاوەکە ئەوەندە بەقەوەت بووە هەموو ئاوەکاتیتە ژۆری لافاوەکە. زۆر سپاسەکەین ماوسازانە من ئەمەوێ هاوڵاتیەکی ترکەوە شاید حاڵ بۆ لێرە وەری بگرم. سڵاوت لێبێتن ئەگەر بۆم باسی شێوازی ڕوودانی لافاوەکە بکەیت لە گوندی سەرەتا سڵاو لە ئێوەش بێ یاخوا بەخێر بن سەر و سەرچاو. من وەکو شاید حاڵ دوێنێ میوان بووم ئەلێرانە لە سەرنانی ئێوارە بووین تەنانەت مامۆستا ئازاد لە دەرکەیدا و ئەوەندە پێڕاگەویش وتی لافاو هات خۆتان دەرباسکەن. من ئەم میوان بووم لەو ماڵێەوە ئەو خوشکەم کچێکی کەمەندامیان هەیە پیاوەکەشی لێرە نەبوو کچێک کەمەندامیان هەیە فریاکەوتین تا منداڵەکان سواری سیارێکن لافاوەکە گەیشتێ هەر ئەوەندە فریاکەوتین و دەربازمان کردن تەنانەت هیچ کەمان بۆ دەرباز نەکراوە. زیاتر لە سەروی 6 ماڵە لە گوندی سەرنەوە هەمووی بن لافاو کەوتەوە ئەوە حاڵ و گوزەرانەکەیەتیان هەتا ئێستا حکومەت بەلایەن داناتوە بڵێ کاکە ئەڵێ چیتان لێ هاتووە ئەڵێ چیتان بۆ بکەین
هیچی خواردن و شتەکەشی بۆ دەرنەچوە فەرمون تەسویڕیکەن تەنانەت ناتوە بڵێ کاک هەر خواردنەی سەرەتاییشیان بۆ دابینکە اختیاری لێ زیاتر تەمەنی لەسەروی 56 ساڵەوەیە کەچی بە کۆڵ دەربازیان کردبوو هەتا ئێستا بەلایان داناوتن فەرمو ئەو ماڵ و حاڵی خەڵکەکەیە با حکومەت بێ هەر شوێنی سەرەتاییان بۆ دابینکە خەڵکەکەی ڕزگار بکە هەر هیچ ئاورێکی لێ نەداونەتەوە زیاتر لەسەروی 6 ماڵە 5 ماڵی دەرچووە ئەویش کەچی لافاو نەیانگەیشتۆتێ ئەگە ناوەیەکی هەمووی دەرنەچوە هیچی بەس داواکارین لە حکومەت بەهانایانەوە بێ ئەو خەڵکە فەقیر و هەژارە بۆ شوێ بچی چی بکات داواکارم لە حکومەت بەهانایانەوە بێت و ئاوڕێکی لە خەڵکی گوندی سەرنەوزداتەوە زەرەر و زیانی زۆریان بەرکەوتووە بەڕاستی بەس خۆشبەختانە لەخوا بە زیاد بە زیانی جیانی نەبوو ئەگە نازانی مادی زۆری هەبوو هیچ شتێکیان بۆ دەرنەچوە یاخوا بەخێر بن